کاکە سیسۆ سیسۆنا میسۆ بەجددی زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئامۆزای خێزانی مستەقبەلم دانیشتم. خێزانی چ و عاری چێ هێشتا نەبوویتە خێزانت ئەبێ برا ئەبێ من نیشام خۆشەوێ حەدەرەی دەبێت کا هیچمان نەدیت کاکە من وعدم دا کە وعد بدەم بێژەن کە وعد بدا ئەیەنێتە جێبرا دیتمان وعدەکانمان دیت مامم گوتی ئەگە دێتە پێش ئەوە باشە دەنە بابەردەچێسە مۆزایدانێ هەروگولی نایە لایلۆنەکەی لێ بکو لایلۆن ئەزانی داخێ و خەڵکە یەکونی بچووکە بێتە پێڵاوەکەی فرێدا ئەمە چی ئاچێ $100 بە جووتێ پێڵاویتن وەڵی سەوای چاکەم دەی خوا ئاگەینێ قەتلەکەیشم لە هەرسان بازاڕەکە کردی بازار دینە سلام علیکم ئەوە سادی نەچوویتە ماڵی لیمۆ واز لە من بینە جارێ عیب ناکێ و پێراو چی لە دەست بۆچی عیب ناکەم کاکە 1000 دینارمەوە بۆ قەتلەی ئەو کونیتی بوو چاکم کردووە 4 ساڵی تر لە پێ یەکەم و پێراوم دەدێ ناوەڵا بۆ پێراوی نییە سەرت بشێنم کورە شەرم حیاتەکەی کورە بزانێ بزانە و دوکانداران هەم تەمەشا دەکەن من هەقی دوکاندار کورە عیبە کورە شەرمە بۆچی عیبە سێ وەرەقەوە بۆ پێڵاوانە بڕوا بێ دەمێ بنێژ ناکات بەس واز بینە باشە کورە قڕم لۆ گیراوە بۆ قڕی کوێ بۆ خاتری خوا کورە تو ناپرسی لۆ من نەچیمە مارێ لیمۆی ئەوە نیسە پێڵام بۆ نەچوو بە ماڵی لیمۆی خۆ تۆ جواب نایتەوە نەڕۆیشتم باشە لیمۆ گوتی جلو بەرگم لۆ بینە باش وەڵی چوومە خوارێ کاکە ئەو هاتە ڕۆیشتم لە هێکرا دەبین زەلامە مەتابعەم دەکا هی تۆ وەڵا ئەمیش خۆم تێک نەدا یەکسەر زایچم کرد شکم کرد کاوە دەهام بی چۆن زانی دامە دەهام بوو کاکە سەر قیافە دوایە دەهام بی عەقڵە لە ژیانیدا دوو شەرواری هەیە یەشە زستانان لە بەردەکەی شەهاوینە ئەوگەرە لە تو باشتر نییە کابرای شەڕەزیلە یەکسەری هەمان شەروار بوو باشە هەمان تیشێر بوو هەمان سەر یەکسەر ناسی یەکسەر نازیم واز دەوە بێنە چیت کرد یەکسەریش خۆم تێک نەدا تەلەفۆنەکەم هادەری لەسەر تەلەفۆن لە هاتیە باش ئەلۆ بەڵێ چ وەرە کاکەم و بریتم بڕیە و دەبێ ئەوڕۆ بێمە دوبەی و نێم والله کاکە نییە على ئەساس قماژ نەمایە وەم کرد نیە دەنجی خۆم گەورە کرد باش گوتم باشە مادەم ئەو شۆ نایم هەلبەری دام تێ بکە هادی دەهامە کرد بابا ئەگەر ئەوم نەدیت با یەکسەر دەچمە ماڵی لیمۆی دەهام لەدەم داهاتە ئارە هەم پێک دا گوتم نام داچم کرد یەکسەر نییە هیچ خۆم تێک نەدا بگەڕێمەوە چوومە ژۆری گوتم دەهام نییە بالی وێندەری بە هەست پێی دەکاتە کە ئەم دێمەوە شوێنەی یەکسەر دەڕۆم دیارە ئیشەکەمە بۆ لەو شوێنە چوومەوێ هات بە دەری ئەوزارە تەلەفۆنەکەم کرد لە بۆ چێ لە بۆ تو گوتم ڕەشید ئەوە قەرزەکانم وەگرتەوە ئەلۆش قەرزی وەرگرت على سەقڕەکانی چێ على سەبزم چی بکڕم بە قەسەی پیاسەکەم کرد هاتبەوە دام ئەوشی جێ لێ بووم بخۆم دەنگی خۆم بەدەستکەم لە دام جێ لێ سەرفەکەم لە سیارەیدا و یەکسەر هات بەکەند و ئاتوژنیا ئیشی پینە دۆزی دەکەم بەس خواسانی یەک تەکلیفمەیە عەقڵت پڕە یەک تۆز عەقڵم بەری عەقڵ دامت خەڵەتان بۆ زلێ ئەنجا من چی کوشتومی بزنە قوتەیە بێت تۆ بخەڵەت ئەوزارە دەبی شتێکم لۆ بکەین دوێ شەوێ نییە بە زمانی سوتان لەگەڵ لیمۆی قسەم دەکرد باشە لە دەوم دەرچوو گوتم حەیرانی خۆشەویستم گیانەکەم ڕەحەکەم ڕۆکی ڕەحانەر هاتە زۆری هەنەر هاتە زۆر ڕەمۆزم گۆری گوتم ڕەشید کولەت و جیا دەمەوە هەی ڕۆحەکەم هەی گیانەکەم هەی دڵەکەم بەڵام ئەو هەستم دەکرد نییە قسەکانی هەموو جێ لێ ببوو چکە جانتای و حازر دەکردم گوتم بۆ خودای هەستی پێکردیە ڕامۆزم گۆری گوتم ڕەشید دڵەکەم وەڵا یەکسەر گوتم بە شک نەکات گوتم بێم نەدی با قسە لەگە تو بکاتە باشە ئەدی لیمۆژ نییە عاقل گوتم لەگە ڕەشیدی قسەی بکە یەکسەر دامی دوکە لیمۆ دایخست ئەخوا عەقڵە لۆ قسە لەگەڵم بکات یا ناگەم بۆچی قسە لەگەڵم بکات دەیگوت باشە لۆ تو دەچێت دوبەی لۆ ڕەشید ناچێت ئەدی ڕەشید شەریک نییە ئەدی ڕەشید دینار لەگەر تو حیساباتی نییە لەو دوکانەی گوتم کاکە ڕەشید ناتوانی ئێستا کە تەلەفۆن بکەلوی باوەڕ بکاتم برێ ببوورە شەحنم لە مالوێ تەلەفۆن من تەلەفۆن بۆ پێشی بێدای بکەم لە دوبەی نازانم ئەویش بۆ چارەسەرەکەم ئەویش بۆ زمانی نازانم برێت تۆزە گەمژە و گەلحۆم نازانم بڵێ مەزگاری با بڵێ مانگا شاش مانگای دێ
هەنار خان ئەلۆ ئەلو چۆنی هەنار خان سەلامت بی کاک ڕەشید گیان بژی هەنار خانگیان وڵای هەنار خانم جارە من گلەی لە تۆگەم وڵای گلەیت کردبوو لە لای کاک سعدی وتبوو هەموو جارێت تۆ چی بۆ دوبەی ئەی بۆ کاک ڕەشی ناچێ ڕاستە بەس بۆ هەر سعدی بڕۆ ئەتو ناڕۆی وڵی هەنار خان ئەوەی ڕاستی بێ کاک سعدی دەم و پلێکی جوانی هەیە عەرەبیەکی فولی هەیە ئەنجا قیافەی کەشخەیە ڕوا بێ من لەبن قەڵای و نەبم کاک ئەنجا ئەوەی ڕاستی بێت هەنار خان بەس تو خوا يعني أما بحل لي مول مقرا راس حقيقته من ناقص عندي في طلب براسي كاكو ما شانيني يا خاوي خيرك بالرابع باي دفترك يعني دوني وبا دفترك بكامل يقديدو اي والله من بتم دفترك بس ورقه تەواو کاک ڕەشید گیان گلەیم نەما هەنار خان قلينا ما مش لخدمتام ازاني كاك سعدي شو لكن هەنار خان تخوا على والله کا بم دەرێ هەنار خانه الو هەنار خان ما بەس هەناری دڵم گیانە ئەی تۆ لە دووبەینی دەزانی مۆزاکەت بوو با پێت بڵێم ئەوە دەمویست بچمە دوبێ بەڵام تەلەفۆنیاکە گوتیان کاکە ئەو قماشانی ئەگۆ دەتانەوێ لە مەخزەنەکانمان نەمایە ئەو دەگوتم دوو شەوە بڕۆ بچم لە هۆتێلی من دەبینە ناو مار و منداری خۆم مەدیبوونێ کاکە لێ لەوانەیە سبێ بچم دە باشە کێشە نییە ئەی بوونی وەڕوو نایتەوە ناوەڵڵاهی باشە بەس ئێوارە چاوەڕێتم تەواو هێوارێ دەبی لە مارە خۆمان بم دێم لە خزمەتتدا دەبم حەزیشم لە شێ مەحشیە باشە بە چاوم بۆ دامادە دەکەم دەی خوال لەگەڵ دەست خۆش دەی خواحافیز والله باشترین مێردم هەیە چۆنم خاڵەوە كل سعدي أما توشي شيخ ومشايخ ليموني الله هنار هار سر كردوا سر قرت كردوا بس الدبيا رشيد تكر كردوا كان يبدو تاني دروبي ما تو قدروا لي نابرد